ئەوەی قسە لەسەرم داتایانی دامەزراوەی مڵک بکەین وارووا قسە لەسەر دۆخی کەرتی خانوبەری هەرێمی کوردستان بەگشتی و داهاتووی ئەو کەرتە بکەین لە هەولێرەوە میوانداری بەڕێز هێرش فارس شارەزای کەرتی خانوبەرەمان کردووە. کاکێرش سوپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم لەو پرسیارەوە دەست پێ دەکەم سەبارەت بۆ داتایانی خستمە ڕوو و بەڕێوەبەر و سەرۆکی دامەزراوی مڵک نیوزیش لەوێ پێشکەشی کردو پێم وابێ بەڕێزیشتان ئامادەی و ئیڤێنتە بوون. ئایا تا چەند ئاساییەکە لە کۆی ئەو سیوەشت پرۆژەی شوقەیە لە هەولێر 50% یان ڕاوەستاون کارکردنتیاندا یان دوا دەکەوێت تەسلیمکردنی کلیلەکانیان؟ جا پێم وابێ کاکێرش گوێی لە پرسیارەکەم نەبوو سەبارەت بە دۆخی کەرتی خانوبەری هەرێمی کوردستان و داهاتووی ئەو کەرتە من پرسیار ئاڕاستەی کاکێرش دەکەم. کاکێرش سوپاس بۆم دەرفەتە پرسیارەکەمت بۆ دووبارە دەکەمەوە. ئەو داتایانەی کە من خستمە ڕوو و بەڕێزیشتان ئەمڕۆ پێم وابێ ئامادەی ئەو ئیڤێنتەی هەولێر بوون داهاتووی عەقاراتی هەرێمی کوردستان، ئایا تا چەند ئاساییە لە سنووری پارێزگای هەولێر لە کۆی 38 پرۆژەی شوقە 50% پرۆژەکان یان دوا دەکەون یان ڕاوەستاون؟ تا چەندەم داتایەکی تەندروستە بۆ کەرتی خانوبەرە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کورتسات، هیوادارم بتوانین لەم دەرفەتەیە لە خزمەت هاوڵاتیانی بەڕێزا بین و ڕاستیەکانیان بە شێوازێکی ڕۆن و شەفاف پێ بڵێن. کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی دەتوانین بڵین گەورەترین بازاڕی ئابووری بازرگانیە و خەڵکێکی یەکجار زۆر سوودمەندی ئەم بازاڕەیە و بەردەوام خەریکی کڕین و فرۆشتن و هەروەها و بەرهێنانن لەم بوار و کەرتەیە. بێگومان ئەمڕۆ لە کۆڕبەندی داتای خانوبەری شاری هەولێر کە دامەزراوەی مڵک نیوز بە سوپاسەوە هەڵسا بوو بە دەستپێشخەری و پێشکەشکردنی کۆمەڵێکی زۆر داتای شوقە و خانوو و ڤێلا و سێکتەرەکانی تری خانوبەرە لە شاری هەولێر پێشکەش کرا. بێگومان ئەو قسانی کە جەنابەت باست کرد هەموو ئەو داتایانە بوون کە لە ئەم کۆڕبەندەیە پێشکەشکران و هەروەها بەشێکی زۆری داتاکان لە سەرچاوە ڕسمیەکانی کۆمپانیەکانی خانوبەرە یاخود کۆمپانیەکانی و بەرهێنانی پرۆژەکان و یەکەکانی نیشتەجێبوون وەرگیرا بوو. بۆیە بە شێوازێکی گشتی دەتوانین بڵین ئەم داتایانە ڕاستەقینەن و حەقیقەتیشیان هەیە. کاریگەریەکانیان چۆنە لەسەر بازاڕی خانوبەرە؟ بێگومان تا ئەم ساتەش کە ئێمە تێداژین شاری هەولێر یەکێکە لەو شوێنانەی کە زۆرترین کڕین و فرۆشتن و جوڵەی بازرگانی تێدایە لە بواری خانوبەرەدا و دەتوانین بە پایتەختی خانوبەرەی بناسیێنین لە تەواوی عێراق لەبەر ئەوەی خەڵکێکی یەکجار زۆر لە ناوچەکانی تری کوردستان لە ناوچەکانی خواروی عێراق لە تورکیا و سووریا و ئێران و هەروەها لە ئەوروپاشەوە دێنەوە و لێرە ئیسtisمارەکەن و بەرهێنانەکەن و هەروەها مڵک ئەکڕن. سەبارەت بە کاریگەریەکانی دواکەوتنی هەندێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە شاری هەولێر بێگومان کاریگەری نەرێنی لەسەر ئەم کەرتە دروست کردووە لەبەر ئەوەی کاتێک کە پرۆژەیەک ناتوانێت لە کاتی خۆیان پرۆژەکەی ڕادەست بکات لە بەرامبەردا سیقە و سومعی ئەم کۆمپانیایە لە بازاردا نامێنێ و خەڵکی ڕەنگە سار ببنەوە لە وەبەرهێنان و کڕین. بۆیە دەبینین سسترین و خاوترین ئەو جوڵەی بازرگانیانی کە لە کەرتی خانوبەرەدا هەیە لەو پرۆژانن کە ئیشکردن تیاندا ڕاوەستاوە یاخود ئیشکردن تێیدا زۆر خاوە و کاتی ڕادستکردنیان تەخیر بووە. خۆشبەختانە ئێمە لە ڕابردوودا کە کۆمەڵێک کێشەیەکی گرنگ و گەورەی کەرتی خانوبەرەمان هەبووە لە شاری هەولێر لەوانە هەندێک لەوە بەرهێنەرەکان کە نەیان توانیوە پرۆژەکانیان تەواو بکەن وازیان لێهێناون یاخود هەڵهاتوون بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆری ئەم گرفتانە چارەسەریان بۆ بینراوەتەوە و بەشێک لەو پرۆژانە ڕادستی و بەرهێنەری نوێ کراون و ئێستا کێشە و گیر و گرفتەکان خەریکە چارەسەر دەکرێن. باشە کاکێرش سەبارەت بە خستنە ڕووی داتا بە شێوازێکی واقعی کە تۆ شایەتیت بۆ ئەو داتایانی مڵک نیوزدا تا چەند گرنگە دامەزراوی زۆرمان هەبێ کە داتا لە بواری کەرتی خانوبەرە مادام بازارێکی گەورەیە و پشتێکی گەورەیەوە بەرێنانی بۆ خۆی ڕاکێشاوە تا چەند گرنگە بە بەردەوامی داتاکان بەردەست بن لەبارەی دۆخی ڕاستەقینە و واقعی کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان؟
بێگومان بۆ تەواوی سێکتۆرەکان داتا ڕۆڵێکی یەکجار گەورە و گرنگ ئەبینێت بە تایبەت لە کەرتی خانوبەرەدا کاتێک کە داتا هەیە واتە بەرچاوڕوونی هەیە واتە شەفافیت هەیە واتە هاوڵاتیان دەتوانن پێشوەخت تێبگەن لە بازارەکە بۆیە گرنگی کۆکردنەوەی داتا و پێشکەشکردنی داتا بەڕاستی یەکجار گەورە و گرنگە و ئێمە خۆشحاڵ دەبین کە بتوانین ئەم کەرتی خانوبەرەیە بە دیجیتاڵی بکرێت و بەرمەبنای شەفافیت و داتایەکی دروست لەلایەن جیهەتە حکومیەکانەوە لەلایەن کۆمپانیەکانی خانوبەرەوە کۆمپانیەکانی وەبەرهێنانەوە هەموو ئەو شوێنانەی کە کاریگەریان هەیە بەسەر ئەم کەرتەوە کە هەر لە کۆمپانیەکانی خانوبەرە و هاوڵاتیان و جیهەتە حکومیەکان ئێمە پێویستە بە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی کە ئەم کەرتە ببێتە کەرتێکی دیجیتاڵی و شەفاف و لەسەر بنەمایەکی زانستی داتا و زانیاری ئەم کەرتە بەڕێوە بچێت. بەگشتی لە ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی پارێزگاکان ئەگەر تۆ هەڵسەنگاندنێک بۆ کەرتی خانوبەرە بکەیت چۆن هەڵیە سەنگێنی ئایا لە چ دۆخێکدایە و هەروەها پێویستی بە چییە؟ کەرتی خانوبەرە لە تەواوی هەرێمی کوردستان هەر لە شاری سلێمانی خۆشەویستەوە تا دهۆک و زاخۆی ڕەنگین و دەلال بەڕاستی بە قۆناغێکی چارەنووساز و هەستیاردا دەڕوات لەبەر ئەوەی ناوچەکە بەعام تووشی دۆخێکی شڵەژان و مەسەلەن ناسەقامگیرێکی گەورە بۆتەوە کە ئەمە کاریگەریەکی گەورەی ئەبێت لەسەر کەرتی خانوبەرە و تەواوی کەرت و سێکتۆرە جیاوازەکان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا من دڵخۆشم بە کەرتی خانوبەرە هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێر و هەم لە شاری دهۆک لەبەر ئەوەی بازاڕی کەرتی خانوبەرە لە کوردستان بازارێکی تا ڕادەیەکی زۆر خۆماڵیە و پشتی نەبەستووە بە وەکو هەندێک وڵاتی دیکە نیە وەکو وڵاتانی خەلیج کە زۆرینەی وەبەرهێنەرەکان زۆرینەی هاوڵاتیان زۆرینەی دانیشتوان زۆرینەی کۆمپانیەکان خەڵکانی دەرەوەی مەسەلەن ئەو وڵاتە بن و کاتێک کە گرژیەک و ئاڵۆزیەک ڕوئەیە ئیتر هەر کەسێک بڕواتەوە شوێنی خۆی و وڵاتی خۆی و ئەم کەرتە ڕووی لە داڕمان بکات لە بەرامبەردا ئەم بازارە بە تەواوی خۆماڵیە و پشت ئەبەسێت بە سەرمایی خۆماڵی ئەوەی کە گرنگە کۆمپانیەکانی وەبەرهێنان ئەگەر بتوانن لە کاتی خۆیان پابند بن بە وعد و بەڵێنەکانی خۆیانەوە هەر لە کوالیتی هەر لە جێبەجێکردن هەر لە ڕادەستکردنی پرۆژەکان بێگومان ئەم کەرتە تووشی داڕمان نابێتەوە ڕەنگە بۆ ماوەیەکی کاتی کاریگەر ببێ بۆ دۆخانی کە دروست بوون هەر لە دۆخی جەنگ لە قەیرانی ئابووری لە کێشەی سیاسی لە مشکلە و کێشەی لایەنە سیاسەکان لەگەڵ یەکتریا بەڵام دوجار ئەم هەوراز و نشێەوە بەشێکی گرنگی بازارەکەیە ئێمە لە ڕاستی یابینیومانە چەندین جار ئەم دۆخانە دووبارە بوونەتەوە نرخەکان ڕویان لە دابەزین کردووە پاشان واقعەک هاتوۆتە پێشەوە کە واقعەکە مەسەلەن خۆشببختی هێناوە خەڵک ئارام بوونەتەوە سیرەکەی نرخەکان هاتوونەتەوە شوێنی خۆیان و دووبارە بەرز بوونەتەوە خواست و کڕین لەسەر ئەم کەرتە زیادی کردووە باش بەگشتی ئێستا لەم دۆخی جەنگەیە لە ساڵی 2026 نرخەکان چۆنن ئایا هەیە ئەڵێ بازاری خانوبەرە شکاوە هەیە باز لەوە دەکا کە نەخێر بازاری خانوبەرە لەو پەڕی پێشکەوتندایە بەگشتی چۆنە نرخەکان ئایا ئێستا ئەو نرخەی هەیە باشە بۆ کڕین یاخود نەخێر لەمە زیاتر چاوەڕێ بکەین دابەزێ ئەوانەی کەرتی یاخود یەکەی نیشتە جێبوونیانەیە کاتەکەی کاتە باشە بۆ ئەوی بیفرۆشن بفرۆشین یا بکڕین دۆخ و ڕەوشی نرخەکەی چۆنە کاک پشتیوان طبعا وەڵامدانەوەی ئەم پرسیارە بە شێوازێکی ڕەهایی و بە بەڵێ یاخود بە نەخێر پێم وایە هەڵەیەکی زانستیە بەڵکو ئەبێ ئێمە تێبگەین لە دۆخەکە بەڵێ بێگومان بازارەکە کاریگەر بووە بۆ دۆخە ناسەقامگیری کە هاتوۆتە پێشەوە و لە هەندێک شوێن و ناوچە نرخەکان دابەزیەوە بەهۆی ئەو قەیرانانەی کە لە ناوچەکەیە هەیە بەڵام لە بەرامبەریشدا هەندێک شوێن و ناوچەی دیکەمان هەیە نرخەکان یەکجار بەرز بوونەتەوە کەواتە ئەمە ئەکەوێتە سەر ڕەفتاری خەڵکی و تێگەیشتنی خەڵکی و مرتاحی خەڵکی لەگەڵ شوێن و ناوچەیەکی دیاریکراودا ئێستا بۆ من ئەگەر باسی بازاری خانوبەری شاری هەولێرت بۆ بکەم هەندێک پرۆژەی ڤێلامان هەیە نرخەکانیان زۆر بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە لە بەرامبەردا هەندێک پرۆژەی ڤێلای دیکەمان هەیە نرخەکانیان دابەزیەوە لە هەندێک شوێن نرخەکان نرخی زەوی لە شاری هەولێر عفو بکەن لە هەندێک شوێن لە شاری هەولێر ڕێژەی بەرزبوونەوەی زەوی 200 بۆ 300 لە بەرامبەردا لە پرۆژەیەکی نیشتەجێبوونی شقا 120-25 نرخەکان دابەزیەوە واتە ناتوانین بڵین
بە شێوازێکی گشتی بازارەکە ڕووی لە دابەزین کردووە بەڵکو بەپێی شوێن و ناوچە و لۆکیشن بەپێی کوالیتی پرۆژە بەپێی تایبەتمەندی و بەرهێنەر بەپێی تایبەتمەندی پرۆژەکە ئەم نرخانە گۆڕانکاریان بەسەرا هاتووە ئێمە پرۆژەمان هەیە لە شاری هەولێر لە ناوەڕاستی جەنگی چل ڕۆژەی ئێران و ئەمریکا هاتوتە بازارەوە و ڕادەست کرا و خەڵکی لی نیشتەجێ بۆ بەڵام لە بەرامبەردا نرخەکەی بەرز بۆتەوە و لە نزیکی خۆشی چەندین پرۆژەمان هەیە نرخەکانیان 125 و 30 دابەزیوە ئەمێ وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە بۆ ئەوەی کە ئایا کاتی کڕینە یاخود کاتی فرۆشتنە ئەمەش دیسانەکەوێتەوە سەر تایبەتمەندی ئەو کەسێک کە لەم بازارێدایە ئەگەر کەسێک بەڕاستی پێویستی بەوەیە مڵکێک بکڕێت هەموو کاتێک کاتی کڕینی مڵکە بەمەرجێک لە ڕووی دارایی و لە ڕووی دەرونیەوە ئامادە بێت و ئەگەر کەسێک بەڕاستی لە دۆخەکە تێناگاوە شڵەژاوە لە ڕووی دەرونیەوە سەرمایەکەی بەشی دۆخێکی ناسەقامگیر و دۆخێکی کتوپڕ و لە ناکاو ناکا و قەیسێکا بە چاوەڕێکاتاوەکو دۆخەکە ئاسایە بێتەوە ئەگەر کەسێک پارەیەکی زۆر باشی هەیە لە بازارە و دەیەوێت قەڵایەکی ئارام بۆ سەرمایەکەی دروستکە ئەوە کردی خانوبەرێکێکە لە اختیارە زۆر باشەکان ئەگەر کەسێک کرێچیە و ئەمڕۆ دەتوانێت لە کرێچێتی ڕزگاری بێ ئەمڕۆ کاتی کڕینی مڵکە واتە بە شێوازێکی گشتی ئەتوانم بڵێم ئەم دۆخ و قەیرانی کە تێیدای نرخەکان نرخێکی معقولن گونجاون ئەگەر کەسێک توانای هەیە لە ڕووی داراییەوە مڵک بکڕێ با بیکڕێت و ئێمە لە ڕابردوودا لە مێژووی 30 ساڵی ڕابردووە هەر کاتێک ئەم دۆخانە هاتوونەتە پێشەوە بوونەتە دەرفەتێکی گەورە بۆ بەرهێنەران بۆ کەسانی زۆربیان کڕیوە چونکە ڕاستەو خۆ لە دوای ئەم دۆخە و لە دوای دابەزینی نرخەکان هاتوونەتەوە شوێنی خۆیان و زۆر بە خێرایش بەرز بوونەتەوە باش بابەتی زەوی ڤێلا شوقە کامی ئێستا خواستی زۆر لەسەرەوە کامی باشە بۆ ئەوەی وەبەرهێنانی تیا بکرێت بە شێوازێکی گشتی لە شاری هەولێر ئەم ساڵ خواستێکی یەکجار زۆر بە دەرەجەی یەک لە زەوی هەبوو پاشان ڤێلا و پاشان گەڕەکە ئاساییەکانی ناو کۆڵە بڵین ناوچە ئاساییەکان و پاشان پرۆژەکانی نیشتەجێبوونی شوقە بەڕاستی پێت بڵێم ئێستا هەم پرۆژەی ڤێلا هەم پرۆژەی زەوی هەم شوێنەکانی تریش بە شێوازێکی گشتی نرخەکان زۆر ڕویان لە بەرزبوونەوە کردووە بۆیە کەسێک کە دەیەوێت کڕینێک بکات بە مەبەستی وەبەرهێنان دەبێت تۆزێک بە ئاگاداریەوە ئەم کڕینەی بکات و کەسێک کە بۆ نیشتەجێبوون دەیەوێت مڵک بکڕێت ئەوە پرۆژەکانی ڤێلا خواستێکی یەکجار زۆریان لەسرە و لە هەر کاتێکا بێ دەتوانێت پرۆژێکی دڵخوازی خۆی دیاری بکات و کڕینی خۆی بکات بەڵێ کاکێش سەبارەت بە جارێکی تر باسی جەنگ ئەەکەینەوە ئەم جەنگەی ئێستاە ئەگەر درێژەی هەبێت و هەرێمی کوردستان و عێراقیش کە ئێستا جارجار پریشکە ماگریان بەرەکەوێ کاریگەرەکەی زۆر بێ لە سەریان تا چەند خراپە بۆ کەرتی خانوبەرە تا چەند خراپە بۆ وەبەرهێنان لە کەرتی خانوبەرە و داهاتوی ئەو کەرتە دووچاری مەترسیە کاتەوە چونکە کاتێک یەکێوێ وەبەرهێنان کاپارەیەکی زۆر بخاتە پرۆژەیەکەوە کارێکەوە بابەتی ئەمنی و سەلامەتی ئەو ناوچە ئەو شارە پرسێکی گرنگە بۆیە ئەم جەنگە درێژەی هەبێت و پریشکی ئەماگرە زیاتر بەر هەرێمی کوردستان و عێراق بکەوێ چ مەترسێک چاوەڕێی کەرتی خانوبەرەی هەرێم دەکا بێگومان وەکو باسمان کرد کاک پشتیوان کە کەرتی خانوبەرە بە تەواوی کاریگەر ئەبێ بەم دۆخە بەڵام ئەم دۆخانە زۆر بخیانن هەر دۆخێکی کاتین ڕەنگە چەند مانگێک یاخود ساڵێک یاخود ساڵ و نیوە 2 ساڵ بڕوا ناکەم شەڕەکان لە بەرەوەی شەڕەکان ڕفتاری شەڕەکان گۆڕانکاریان بەسەرهاتوە شەڕەکان شەڕی زیرەکن و تەکنەلۆژین و کەمتر پشت بە ئاڵۆزێکی گەورەی ناوچەیی ئەبەستن و ناکرێ ئەم شتە لۆژیکی نییە ڕووبا و ئەگەر ڕووبا ئێمە احتیمالەتی ئەوە دابنین بێگومان کەرتی خانوبەرە کاریگەر ئەبێ بەم دۆخە بەڵام ئەگەر کەرتی خانوبەرە کاریگەر بێ بەم دۆخە دەبێت کەرتەکانی تر چۆن بن پێم وایە لە ناو هەموو کەرتەکانی دیکە هەر لە کەرتی تیجاری پیشەسازی سیاحی و کەرتەکانی دیکەی نەوت و گاز و گواستنەوە و گەشتیاری و هەموو کەرتەکانی دیکە پێم وایە کەرتی خانوبەرە سەلامەترینیان لی دەرەچێت لەبەر ئەوەی لە کاتی جەنگ و ئاڵۆزیدا ئەو شتێک کە کێشە و مەترسێکی زۆر گەورەی لەسرە بابەتی پارەی کاشە لەبەرەوەی خەڵکی خۆمان بە شێوازێکی گشتی پارە کاشەکانیان لە بانکەکان دانانێن و سیستەمی بانکی تا ڕادەیەکی زۆر بیداییە لە وڵاتی ئێمە و پێویستە خەڵک بە دوای شوێنێکا بگەڕێ کە سەرمایەکەی بپارێزێت واتە و کەسانی کەەوە بەرهێنەرن
فعلەن ئەگەر دۆخەکە ڕوژ لە ئالۆزیکا من بەڕای من وەکو ڕاوێژکارێکی خانوبەرە پێویستە بە دوای شوێنێکا بگەڕێن کە سەرمایەکانیان بپارێزێت و ئیتر ئەگەر نرخەکانیشدا بەزین بۆ نیوە یاخود 180 یاخود 140 بێگومان دیسان ئەم دۆخانە دۆخی کاتین و تێدەپەڕن و ڕەنگە خودی ئەم دۆخە دۆخی ئالۆزی ببێتە دەرفەتێکی یەکجار گەورە بۆ هەندێک لەوە بەرهێنەران و بتوانن مڵکی هەرزان لە کاتی گونجاودا بکڕن و لە دوای تێپەڕبوونی ئەم دۆخ و ئالۆزیە بە قازانجی زۆر گەورە بیفرۆشنەوە چونکە هەمان نمونەمان هەبووە ئێستا ئێمە هەر لە مێژووی 40 ساڵی ڕابردوودا جەنگی کەنداومان بینیوە جەنگی عێراق و هاوپەیمانانمان بینیوە جەنگی ناوخۆی عێراقمان بینیوە ئالۆزیەکانی ناوچەکە و بەهاری عەرەبیمان بینیوە دواتر قەیرانی کۆڕۆنا و دواتر شەڕی رووسیا و ئەوروپا و دواتر جەنگی ئێران و ئیسرائیل و سەیرەکەین هەموو ئەمانە بەشێکیان بوون بە مێژوو و بەشێکی تریشیان هەر لە داهاتوویەکی نزیکە ئەبن بە مێژوو و کاریگەرەکانیان کورتخایەن دەبن چونکە بە شێوازێکی گشتی خەڵک ڕادێ لەگەڵ ئەم دۆخانە و ئەم دۆخانە وەکو دۆخێکی کاتی سیر دەکات. بەڕێز هێرش فارس شارەزای کەرتی خانوبەرە سوپاس ماندوومان کردی.